زۆربەی مسلمانانی ئەمڕۆ شەیطان هەڵی خەڵەتاندون بەوەی کە بڕۆ هاوار بکە بۆ ئەوەی لە پەروەردگار نزیکت بکاتەوە، بۆ ئەوەی کە احتیاجیاتت هەمووی بگەێنێ بە پەروەردگار، بڕۆ حەیوانی لەسەر سەر ببڕە بۆ ئەوەی کە تکا و ڕەجاکانت بە پەروەردگار بگەێنێت. لە کاتێکدا پەروەردگار خۆیە فەرمێت من لێت نزیکم، هاوارم لێ بکە، پێویست بەوە ناکە. پەروەردگار داوات لێکا کە تۆ تەنها عیبادەت بۆ ئەو بکەی، بڵێ ئینە صەلاتی وەنوسوکی ومەحیایە ومەماتی لله رب العالمین لا شەریکە لە وبذلك ئومیرت. بڵێ سەربڕینم، ژیان و مردنم، نوێشکردنم، عیبادەتکردنم، هاوارکردنم، ڕەجاکردنم، پشت بەستنم، هەر هەموو ئەمانە تەنها بۆ ڕەب العالەمینە و بۆ غەیری ئەو سەرفی ناکەم و ئەو شەریکی نییە. ئەگەر یەکێک لەمانەت ئەنجامدا بۆ غەیری پەروەردگار شەریکت بۆ قەرار داوە. وبذلك ئومیرت، ئەی محەممەد بڵێ ئەبەما ئەمرم پێکراوە کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. هەر بۆیە برا بە ڕێزەکەم من و تۆ بۆ عیبادەتی پەروەردگار دروست کراوین. لەوانەیە بڵێیت زۆرێک لە مامۆستایان هەر خەریکی ئەمان، بۆ ئەوەندە باسی تەوحید دەکەن، بۆ مامۆستا باسی تەماتەیەکە یێنێتەوە بۆ تەوحید، بۆ باسی سەربڕینەکە یێنێتەوە بۆ تەوحید، بۆ باسی خۆشگوزەرانی ژیانەکە دیسانە یێنێتەوە بۆ تەوحید. ئەڵێم وەڵڵاهی هەرچی خۆشبەختی دنیا هەیە هەر هەمووی بەسراوەتەوە بە تەوحیدەوە. ناڕەحەتی لە ماڵەوە و ژیانت لە ماڵەوە ناخۆشە، والله خەلەل لە تەوحیدەکەتدا هەیە. خێزانەکەت سەرپێچی دەکات، والله خەلەل لە تەوحیدەکەتدا هەیە. خەلەل لە پشت بەستنت بە ڕەب العالەمین هەیە. خەلەل لە عیبادەتکردنی تەواوت بۆ ڕەب العالەمین هەیە. ئەگەر نا عیبادەتی تەواو بۆ ڕەب العالەمین بکە، تەوحیدەکەت ڕێک و پاک و صاف کە بۆ ڕەب العالەمین، پەروەردگار ژیانت خۆشەکات، پەروەردگار کارت بۆ ئاسانەکات، دەست بۆ هەرچیەک بەری پەروەردگارە هێنێ بەدەستە. هەر بۆیە برا خۆشەویستەکەم تەوحید زۆر گرنگە لە ئاو و هەوا زیاتر بۆ من و تۆی مسلمان، چونکە من و تۆی مسلمانین ئەچینە سەر قەبرەوە هاواری لێەکەین. من و تۆی مسلمانین قەناعەتمان وایە مەسوولەکەمان پارەمانەداتێ وەگەر ئەومان نەمانداتێ ئەمرین و لە برسا ناژین. من و تۆی مسلمانین واستەکەین ئەگەر حەیوانێک بۆ فڵان قەبر سەر نەبڕین کە 200,000 ساڵ پێش ئێستا مردووە، کە 100,000 ساڵ پێش ئێستا مردووە، پەروەردگار لێمان نزیک نابێتەوە، دوعاکانمان قبوڵ نابێت.